ئەمڕۆ ئێمە لە ماڵی کاگیۆنسین کە ساڵانێکی زۆرە سابوون کۆ ئەکاتەوە. ئەو سابوونانش ئایا ئەوانی کە لە شاری سلێمانیا زۆر دیار و زۆر مەشهور بوون یاخود ئەو سابوونانی کە لە وڵاتانی دەرەوە زۆر گرنگی پێدراوە کە ئایا دۆست و هاوڕێکانی کاگیۆنس بۆیان هێناوە و کە ئەمڕۆ لە نێو ماڵەکەیە کۆی کردوتەوە. بۆی ئەچمە لای بەڕێزیان کاگیۆنس سلااو لێبێت. سەرەتا خۆت بناسێنە بۆ ئێمە و بۆ بینەرانی ڕۆژێکینە. ناوم غەفوور عەبدوڵڵایە، مەشهورم بە یۆنسی غەفووری عەبەپانێ، خەڵکی سلێمانی، گەڕەشی سەرگۆر، محەلەی دەرگەزێن، والیدی چنووسێ. زۆر باشەیە خواتەمەند درێژ بێت. ئەتر من لە هەفتاکانەوانێ کە لە دەرەوە بوو هەنگی سابوونم بە چاوکەوت وەکو شتێک جوان بوولام بۆ ئەوم نەکڕی بووکەم ساڵم کۆکەمەوە یا هیوایەتم ساڵم بێ. هەروە بۆ خۆشتنەوەمانە ئەوانە نەبوو لە سلێمانی، لە ئێران. دوایەوە ئەو ماساتە بەسەر وەزعی هینا هات کوردستانە من گەڕاینەوە کە گەڕاینەوانێ دایکم ماڵ خواحافیکە تەقریبەن دوستی قاڵبیەگە بوو لە تورەکەیەکایان بە دایکم. تی ئەوە چییە؟ وتم بۆم هەڵگردایەوە سابوونوتیەوە ئەمە دەستکەوت و شتەکەتانە هی دەرەوەتان وتم نەوەڵا هەر هەڵی لێڕابێ. ئەتی لەو هەلا ئامۆژنێکمێ خوشکی عومەری شەهلا لەو دومانە هاتە ئەم دیوانە وتی ئەوە چیە نەعوتی وەڵا نازانێت ساڵێم سابوونانم بۆ بێ. دایکم پرسیارێکی لێکردم وتی وێن گیان بۆ تۆ سابوون حەزی لە سابوونە؟ وتم تی دەبووەستی سا مقابێ سابوونێ وێ شۆشورەوە خانووی ئێمەش زۆر قەدیم و هەمووی گڵە و هەموو جارێ پێ وتم ئەم خانووە لەگەڵ سەرا کراوە. ئەوە تاریخەکەی ماڵی ئێمەیە، ماڵی باوە باپیری من. سەراکەی کراوە ماڵی ئێمەوە حەلە کراوە. قابێ سابوونی بۆ هێنا مۆری پێوە بوو ئەمەمەیە کە وەستا لە مەعرەزەکایە. تر ئامۆژم وتی ئەم سابوونە زانی چێوتم نەوەڵا. وتی ئەمە دایکی بە گەنجێکی شووی کردۆ بە مامەغە کوورم. وتم ئێ. وتی ئامینەی دایکی بۆ جیازەکەی ئەم قابە سابوونی قسۆتە موسەکەیەوە. حتا ئیسا بەکارینەیە ناوە یاوێتی بێتەوە. منیش کە ئەوەی پێوتم لەوە ئیتر من دەستم کردی وایەتی سابوون و دەستم کرد بە سابوون کۆکردنەوە بە خۆشی ئەو سابوونەی دایکەوە کە ئیسا لە مەعرەزەکەیە لێم نووسی وەفاتەکەی و لەکەیە تاریخی سابوونەکەش. لەوە ئیتر برادەران هەرچی خزم و کوڕەکانمان، کچەکانمان، خزمەکانمان، خوشکەزاکانمان، هەمووی ڕەفیقی چاکاکەکانمان لە خاریج و لە زۆربەی ئەوروپا لە حکومەتە عەرەبیەکانەوە کە شتیان بۆ هێناوم هەر ساڵ. باشە کەواتە با باز لەوە بکەین ئەم سابوونانی کە ئێستا لێرە لەم ڕەفایەداتناوە با لە سابوونەکەی دایکتەوە دایکتی ڕەحمەتیەوە دەست پێ بکەین ئینشەڵڵا گۆڕی پڕ نور بێت بۆمان باس بکەین. ئەم سابوونە هینەن کەم بۆ یاوێتی بە دایکم بۆ جیاوە بۆ جیازی شوکردنەکەیوە ساڵی 1900 تا ساڵی 2018 118 ساڵەکە. زۆر زۆر بۆ تەمەنی ئەمە بۆ بینەرانی ئازیزەوەیکێکە ڕاستە. مالیدی 902 لە ساڵی 1989 لە مانگی 6 ئەمری خوای کردووە و ئەویان ساڵەکەی لە ساڵی چەنە کە ئەویان ساڵەکەی زۆر نازانم ڕوون نییە بۆ 86 ڕاستەکەی وەفاتی کردووە. دەست خۆش بێت تۆش هەروەکو ڕاستەیتر لەوە تۆ کۆمەڵێک زانیاری لەسەر سابوونەکان داچناوە بەخۆشی ئەم قابوو. ئەم سابوونانە بۆن و بەرامێکی زۆر خۆشیشی هەیە هەرچی نوعی گوڵ هەیە من سابوونەکەیم هەیە، چی تەیر و تور هەیە من سابوونەکەیم هەیە بە سابوون. مەسەلەن ئەمەی کە تۆ ئەیبینی ئەم پلاس و ملاس و گاز و چەکش و شتانە ئەمە هەمووی سابوونە نەک بڵێەوە. ئەجا لەگەڵ ئەوەشە ئێمە مەجموعەیە ڕەفیق بوون کاژەمال لە زانێ ئێواران ئەچوونە لای حاجی عوسمانی مەعرەسە بوو لە عەقالی. ئێواران لەوێ دانیشتن کوڕێکە ڕەفیقمانە بوو مەحمووی حەیکەری مەژێر. لە دوورەوە منی دیوانی کردم وتی وەرە ماڵی بەخۆرنەجیە خەڵک لیرە کۆکاتەوە، خەڵک حەز هیوایەتی پاندانە، خەڵک هیوایەتی پولە.
تو هوايات الصابون ولا رفيقي شي باش نبودو زيتته جا دلي بالي وتمشي يوم رفيقة جريدي تاخي دبشو ويا يدس رسمي ملكة جمالي أمريكا كابو هواياتي صابون شاكدكين ما كنتم خلاف شو جريدة كم بينا جريدة خل جلاوة تاجها ملكة جمالكي تاعها ويلز ناوكي تاعها شيب كينما كرة رفيق ماني جمال عزيز أقلته بيوتان أما يناسي أما أوان برامل بيغد داسي صص على اللب قرش خوما شو متو زمان جان تاخذكم بو سمشي بو زماني بأسا قلتم بو أنقش داوي الملكة دكتور الملكة جمال وهي هاتك ايدي في رزاي هنا كيلي كم كأوشي هاتيهم صابون بو ميلي وصابون بو انيلي وتاكد بالصبعات ومالو موتم دلي هجنا فبسكم كلابك من لياب ما بولا يقول أما بشيء يكرم بينارو والله أمريكي لما بينراني عزيز بلن أما تشون صابونة بوي بيوم خوش لزاري خودو زيادة الأمر شيء في كأماني دس خوش أماني بوينا موتم بيش رجعنا أما تشيها بمساعدي الله بصغيرتي بابا شيئا أما هيتشي أوانا ليها حتى كم بوينا بيهم يصابونا أمانة ويكنا صدايا أوا تريل وأوشتانا أوقفر لا أماش بينين أماش صابوني كي سرنجا أول شيء صابون إتر أبغلانا حموي وتي أما حموي صابونا هل بقول معرضة كزوانكا وتي بابا من بوي أمانة منابي أما يني سادي هالشغينا مدرنا في أما صابونة يعني شمولي إيراكا إتر أما أجر آسن بيه شمولي إيرانا بيكو مان إنجا كاي يونس إسا أما بونكي وكو صابوني رقي واستا كم بوني أوي أنواع صابوني رقيمة والله هيك تامي ويدايكم نها واني كزوج زنابيل مي لسوريا بوان هنا السليمانية شماش والرقي ومزيها بوا بلا السليمانية أو جمالها بوا أو جمالها لوكس أو لوكس زور قديمة هو كان جمالها زانين صادنا لوكسيتيها لما والله بيشون يجي والله السليمانية أمانها بوا كخلق خوتش راستي ترى ما صار بزوري رقي مثلا من خوم هواياتهم ولا من عليه حتى استشعر من رقي سلمك زنابيل ودس يقل خودي سردك بقى الشباب أو تليش راستا ناو كشي نسرا بوني انظر هل لواش صابوني كي رقي هرتيايا یەکێکە لەو سابوونانی کە لە شاری سلێمانیا زۆر مەشهور بووە ناوی سابوونی پشیلەیە بۆی پێم خۆشە کاگەونس خۆی ئاماژەی پێ بکە کە چەند سابوونێکە بۆ کە لە کۆنا لە شاری سلێمانیا زۆر گرنگی پێدراوە کاگەونس بۆمان باس کە سابوونی پشیلە و چەند سابوونێکی لە سلێمانیا مەشهور بووە حتا بەعزە ماڵێک حاجەتیشی پێشتووە لەبەر بێ سابوونی شەماشە بووە هی بەزی هەبووە هي رقيها بوا أمانها بوا لسيمان لدواي أو إنزا سلفا إنزا صالبو إنزا اللوك سو جمالك بابو ويكا شان ماي وين كشي لسر صابونة كان هيا بله رسمي بشي لكي لسر أو صابوناني تريش كباس تذكر لها شاي سليمان زور كريني بيترا ومي ليري لم رفايا ماوتو أو أنا شوية كي توزا أماني ماوتو وين هنا مثلا أما شماشي زماني سليمانية هني صابون كران راستا أوش أو صابون هل بل هنا كاختمة معرفتها وتر أماني كهموه أوروبا بزوج راستا هيك لو صابوناني تريش كبخود باس تذكر ميجوي كي زور كوني هي بلي أما هل زور كونا يشك لا حد الرخي كونا كان من صابوني ولاطين دار من هل دايق نبوهم أمان جي توت شيب ولا كوكب هيش يكيواتي خم لبخوشي أصابني دايكو اتن نلي أفروشم نلي أبخشم حربهم هاتو من كونكردوتوا بخوشي أو جاك ويسال كابرا باتا بيتا تن ألي فارا أدم يفكاك من أما هواياتي خوما تو أقر صابوني هي بين من اللي بكرم زولي خوم لبازار كرم بنوع تقريبا
950 نوع 4 نوع هربنا بس يساوي النوع لو بلاستيك لو قفرة أو شيء أما ترى ما بحزنات شوي جوري هي هاوكارمينا كان أجوازته هذه كي شوي كي جيابات بعض كان ناي رئيس حكومة كيل سنة بعض الناي بس يساوي صابوني أبو علي أو أنا مثلا أمان أبو سيناء وزانة خاصة أنا بله صابون أبو علي سينا أبو علي سينا كابلا في قاعد بوا ونيا بله زۆر ڕاستە ماتوانین صابونەکە سێریکی بکەین ئەیبۆ باشە کاک یونس وەکو خۆت پێشتر ئاماژەت پێ کرد ئەم صابونانی کە سروشتی بوون و با بڵین ئەسڵ بوون صابون هیچ بۆنەکەی ئەڕوا هیچ ناشڵتی لە حەفتەکانەوە من صابون بێ بەڵێ مناوەکەشی لە سەرەتی هەڵقۆڵاوانە نافڵتی یانی بەس مهم ئەوەی صابونەکەت ئەسڵ بێت حەز و خولیای کەسەکان بۆ هەر بوارێک جیاوازە کاگیونس بەشێکی ماڵەکەی کردوتە گەلەریەک بۆ کۆکردنەوەی ئەو سابونە سروشتیانەی کە خۆی حەز و خولیای ئەکات بۆیە بە ئومێدەم سووتان وەرگرت بێت لە تەواوی ئەم بەڵگەیە کە ئەمڕۆ سەرگوزەشتەیەکی زۆر جوانمان کرد بەنێو بەشێک لەو ماڵی کە کاگیونس کردوێتە شوێنێک بۆ کۆکردنەوەی سابونە جۆرا و جۆرەکان